إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، بێگومان ئیسلام کە دینی خدای پەروەردگارە و دواهەمین بەرنامەیە بۆ سەرزەویم کە بۆ محەممەد هاتووە صلی الله عليه وسلم و بۆ ئێمەی ئومەتی محەممەد هاتووە. ئەو ئیسلامە لە هەر شوێنێک وەکو خۆی جێبەجێ بکرێت، ئاوەدانی و ڕەحمەت و خێر و خۆشی و تەبایی و پێکەوە ژیان دروست دەکات. چونکە دینی خوای پەروەردگارە ڕەحمەتە بۆ ئینسان و بۆ کۆمەڵگا، بۆ ئینس و جین ڕەحمەتە، بۆ دار و درەخت ڕەحمەتە، بۆ حەیوانات ڕەحمەتە، تەنانەت بۆ هەموو جیهان ئەو دینە ڕەحمەتە. بۆیە خوای گەورە دەفەرمێت: وما ئەرسەلناکە إلا ڕەحمەة للعالمین. ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئێمە تۆمان ڕەوانە نەکردووە تەنها بەوە نەبێ کە ڕەحمەت بی، مایەی ڕەحمەت بی، مایەی خێر و خۆشی بی، مایەی ئاوادانی بی للعالمین، یعنی بۆ هەموو جیهان، یعنی تەنانەت بۆ ئینسان و ئەجینە و دار و درەخت و حەیوانات، بۆ هەموو شتێک کە لەسەر زەوی هەیە ئەتۆ ڕەحمەتی ئەی محەممەد صلی الله عليه وسلم. ئەو دینەی کە بۆ تۆدا نێرتراوە، بۆ تۆ نێردراوە، بۆ ئومەتەکەت نێردراوە ڕەحمەتە. دەی ڕەحمەت ئاوەدانی دروست دەکات بۆ کۆمەڵگا، خێر و خۆشی دروست دەکات بۆ کۆمەڵگا، پێکەوە ژیان دروست دەکات بۆ کۆمەڵگا. لە هەر شوێنێک ئەو دینە جێبەجێ بکرێ وەکو خۆی، ئەو دینە مایەی ڕەحمەت و پێکەوە ژیانە. بۆیە بە کورتی دەڵێن ئیسلام ئاوەدانی و خێر و خۆشیە. خوای پەروەردگار دەفەرمێت: وەلەو ئەنە ئەهل القوڕى ئامنوا. ئەگەر بێت و خەڵکی شار و دێهاتەکان، ئەگەر بێت و خەڵکی ئاواییەکان، خەڵکی سەرزەوی هەمویان ئیمان بێنن، هەمویان پابەندی ئەو ئیمانە بن، ئەو ئیسلامە بن، ئەو دینە بن کە خوای پەروەردگار بۆ ئێمەی ناردووە، ئەنجا وەتەقەو، تەقوادار بن، خۆپارێز بن لە گوناه و تاوان، حیساب بۆ سنوورەکانی خوای پەروەردگار بکەن، پابەندی ئەو دینە و ئەو ئیمانە و ئەو ئیسلامەتیە بن. خوای پەروەردگار دەفەرمێ: لەفەتەحنا عەلەیهم بەڕەکات من السەماء والأرض. ئێمە دەرگای بەرەکەتی ئاسمان و زەویان بۆ دەکەینەوە. ئاسمان باران دەبارێنێت، زەویش دەغڵ و دان و گوژی و گیا و ڕزق و ڕۆزیمان بۆشین دەکات. خوای گەورە پەیمانی خوای گەورەیە و قسەی خوای پەروەردگار و کەلامی خدای پەروەردگارە: لەفەتەحنا عەلەیهم بەڕەکات من السەماء والأرض. خوای گەورە بەرەکەتی ئاسمان و زەویمان بەسەردا دەڕێژێت. بەهۆی چیەوە؟ بەهۆی ئیمانەوە، بەهۆی تەقواداریەوە. بەڵام ولكن كذبوا فأخذناهم بما كانوا يكسبون. خوای پەروەردگار بۆچی ئەوانەی پێش ئێمەی سزاداوە، بۆچی وڵاتیان بەسەردا کاول بووە؟ لەبەر ئەوەی پێغەمبەرانیان بە درۆ داناوە، ئەوەی خوای گەورە ناردوویەتی بڕوایان پێی نەکردووە. خوای گەورەش دەفەرمێ ئێمە گرتمانن، بەڵام بەهۆی چیەوە؟ بما كانوا يكسبون، بەهۆی ئەوەی کە کردیان، بەهۆی کردەوەکەی دەستی خۆیان، بەهۆی ئەو خراپەی کە کردیان، بەهۆی ئەو ئیمان نەهێنانە بە پێغەمبەران سەلات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێت. ئەوە وعد و بەڵێنی خوای پەروەردگارە. هەر کۆمەڵگایەک پابەندی شریعەتی خوای پەروەردگار و ئەو دینە بن کە خوای گەورە ناردوویەتی، خوای پەروەردگاریش بەرەکەتی ئەرز و ئاسمانیان بەسەردا دەڕێژێت.
خوای پەروەردگار دەفەرمێت إن الله يأمر بالعدل والإحسان. خوای گەورە فەرمان بە چی دەکات؟ فەرمان بە دادپەروەری دەکات، فەرمان بە ئیحسان و چاکەکاری دەکات. لە بەرامبەر خوای گەورە داد چاکەکار بن، لە بەرامبەر خۆتاندا و لەناو خۆتانیش داد چاکەکار بن لەگەڵ یەکتری و هەروەها دادپەروەر بن. وئیتائی ذی القوربى. خوای گەورە فەرمان دەکا کە ئێمە چاکەکار بین لە بەرامبەر خزم و کەسوکارماندا، سیلێ ڕەحمیان لە بەرامبەردا جێبەجێ بکەین، واتە بەیەکەوە تەبا و برابین، خزم و پێکەوە هاوکار بین. بەڵام وەینها عن الفەحشاء والمنکر. خوای گەورە نەهی لە چی دەکات و چی لە ئێمە قەدەغە دەکات؟ خراپە و خراپەکاری. هەر شتێک کە خراپ بێت، هەر شتێک کە بێ شەرعی بێت، هەر شتێک کە منکر بێ و خراپ بێت لە شەرعدا، خوای پەروەردگار نەهی لێ دەکات. والبەغی. خوای پەروەردگار نەهی کردووە لە زوڵم و ستەم لە نێوان خۆماندا، زوڵم و ستەم لە یەکتری نەکەین. ئەنجا خوای گەورە دەفەرمێ یعیظکم لعلکم تذکرون. خوا ئامۆژگاریمان دەکات بۆ ئەوەی کە دەرس و پند وەربگرین، بۆ ئەوەی کە بزانین ئەو دینەی خوای پەروەردگار کە ناردوویەتی فەرمان بەچی دەکات، بیر بکەینەوە لەو دینە، لە ئاەتەکانی خوای پەروەردگار، لەو پەیامەی کە خوای گەورە بۆ ئێمەی ناردووە. بەڵێ ئیسلام ئاوەدانی و پێکەوە ژیان و خێر و خۆشیە لە هەر شوێنێک بێت. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لا تحاسدوا. خەڵکینە لە نێوان خۆتاندا حەسوودی بە یەکتر مەبن، حەسادەتتان نەبێ لە بەرامبەر یەکتریدا. ئەنجا ولا تدابروا. پشت لە یەکتری مەکەن، براو تەبابن بە یەکەوە، ڕووتان لە یەکتر بێت. ولا تباغضوا. یەکتری مەبوغزێنن، یەکتری تووڕە مەکەن، هەر لە خۆوە یەکتری مەبوغزێنن. وكونوا عباد الله إخوانا. پێغەمبەرمان پێمان دەفەرمێ صلی الله عليه وسلم هەمووتان بەندەی خوای پەروەردگارن و هەمووتان برای یەکترن. دەیکەواتە بەندەی خوای پەروەردگار بن و برای یەکتر بن، برایەتی بپارێزن، خزمەتی بپارێزن، پێکەوە ژیانتان بپارێزن، شتێک مەکەن کە لە دین لادەن دوایی بەهۆی ئەوە کۆمەلگاکەشتان تێک دەچێت و نێوانیشتان تێک دەچێت. کەواتە ئەو دینە لە هەر شوێنێک بێت، ئەو دینەی خوای پەروەردگار کە ناردوویەتی لە هەر شوێنێک، هەر کۆمەڵگایەک جێبەجێی بکەن و پێیەوە پابند بن، ئەو دینە مایەی خێر و خۆشی و برایەتی و ئاوەدانی و تەباییە. خوای گەورە بەرەکەتمان بەسەردا دەڕێژێت ئەگەر ئێمە پابندی ئەو دینە بین. ئەنجا وەختێک جەعفەری کوڕی ئەبی تاڵیب لە لای نەجاشی، کاتێک کە نەجاشی لێی دەپرسێت ما هذا الدین، ئەی جەعفەر ئەو دینەی کە ئێوە بۆتان هاتووە و هێناوتانە، ئەو دینە چییە؟ هەندێکی باس کە بزانم چیتان هێناوە. کاتی خۆی کە مسلمانان کۆچیان کرد بۆ حەبەشە و چوونە لای ئەو پادشایی کە ناوی نەجاشی بووە، پیاوێکی دادپەروەر بووە، لەوێ مسلمانان لەوێ دامانەوە کۆچیان کرد بوو لە لای نەجاشی. ئەنجا نەجاشی ڕۆژێک بانگیان دەکالیان دەپرسێت ئەو دینە چییە کە ئێوە هێناوتانە و بۆتان هاتووە؟ بزانە جەعفەر چۆن وەصفی ئەو دینەمان بۆ دەکات، چۆن باسی دەکات. پێی دەڵێت ئەی نەجاشی، ئەی پادشا، ئێمە كنا قوما على الشرك نعبد الأوثان. ئێمە کەسانێک بوون، گەلێک بووین، ئومەتێک بووین کە بتمان دەپەرست، شیرکمان بۆ خوای پەروەردگار بڕیار دەدا. ونأكل الميتة. ئێمە مردار بوومان دەخوات، فەرقمان بە حەڵاڵ و حرام نەدەکرد، بە چاک و خراپ نەدەکرد. ئێمە لەگەڵ دراوسێماندا خراپ بووین، بە یەکەوە تەبا نەبووین. ئێمە خوێنی یەکتریمان حەڵاڵ دەکرد و خوێنی یەکتریمان دەڕشت. ئێمە ئەوەی کە حەرام بوو حەڵاڵمان دەکرد بە کەیفی خۆمان. ئێمە میلەتێکی ئاوا بووین. ئەنجا فبعث الله إلينا نبيا من أنفسنا. خوای گەورە پێغەمبەرێکی لە خۆمان بۆ ناردین. ئەو پێغەمبەرە نعرف وفاءه وصدقه وأمانته. ئێمە وەفاداری ئەو پێغەمبەرە و ڕاستگۆیی ئەو پێغەمبەرە و ئەمانەت پارێزی ئەو پێغەمبەرە دەزانین ئەو پیاوە لە نێوماندا چەند پیاوێکی ئەمانەت پارێز و ئەمین و دەست پاک و ڕاستگۆیە. ئەنجا پێی دەڵێت فدعانا إلى أن نعبد الله وحده. ئەو پێغەمبەرە ئێمە بۆ چ بانگ دەکات؟ ئەو دینەی کە بۆمان هاتووە چییە؟ ئەوەیە فەرمانمان پێ دەکات کە خوای گەورە بە تاک و تەنهایی بپەرستین، تەنها خوای گەورە بپەرستین، هیچ کەسێکی دیکە و هیچ شتێکی دیکە لەگەڵ خوای گەورەدا نەپەرستین. هەر میلەتێک خواپەرست بوون، ئەنجا بەیەکەوە برا دەبن، تەبا دەبن، خزمەتی و خێر و خۆشیان بەسەردا دەڕێژرێت لەلایەن خوای پەروەردگارەوە. بۆیە گوتی ئەو پێغەمبەرە فەرمانمان پێ دەکات بە یەکتاپەرستی
بپەرستنی خدای پەروەردگار. ئەنجا وەنەصیل الرەحم ئەو پێغەمبەرە فەرمانی ئەوەمان پێ دەکات کە ئێمە پەیوەندی خزمەتی بگەێنین، ئەنجا ئێمە چاکەکار بین لەگەڵ دراوسێ، ئەنجا ئێمە نوێش بکەین و هەروەها ڕۆژوو بگرین لە نێوان خۆشماندا چاکەکار بین. ئەو دینەیەکە ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم بۆ ئێمە هیناوە، ئەو پەیامەیە، واتە پەیامێکە عیبادەت بۆ خوای پەروەردگار و یەکتاپەرستی لە نێوان خۆشماندا چاکەکاری و برایەتی و تەبایی و خزمەتی بپارێزین. ئەو دینەیەکە ئەو پێغەمبەرە بۆ ئێمە هێناوە صلی الله عليه وسلم. ئەوە وەصفی جعفەرە بۆ ئەو دینەکە، ئەو پەیامە بە نەجاشی دەڵێت ئەو دینەی محەممەد هێناویەتی صلی الله عليه وسلم بریتیە ئالەوە. بۆیە ئەو دینە ئینسان وەختێک کە ڕوو دەکاتە خوای پەروەردگار بە تاک و تەنهایی فەرمانمان پێ دەکات تەنها خوای گەورە بپەرستین و هەروەها لە نێوان خۆماندا چاکەکار بین. ئەو دینە ڕەحمەت و تەبایی و خۆشیە، لە هەر شوێنێک بێت ئەو دینە مایە ئاوەدانیە. ئەنجا لە ڕوو حکومڕانیەوە ئیسلام لە هەر شوێنێک جێبەجێ بکرێت دیسانەوە ئاوەدانی و خێر و خۆشیە بۆ کۆمەلگا. زۆر لە کۆمەلگاکانی ئەوروپا، زۆر لە خەڵکو وڵاتانی ئەوروپا دەبینین ناوەڕۆکی ئیسلام جێبەجێ دەکەن بەڵام ناوەکەیان لێلا داوە. ئێستا ئەوەن چەند وڵاتیان لە ئارامی و خۆشی دادپەروەریدایە لە هەندێک ڕۆوە، لە هەموو ڕوویەکەوە نا بەڵام لە هەندێک ڕۆوە لە ڕووی حکومڕانیەوە. ئەو دینە پیرۆزە لە ڕووی حکومڕانیەوە ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت، لە هەر شوێنێک جێبەجێ بکرێت، لەوێ عەدالەت و دادپەروەری و خۆشی و ئاوەدانی بۆ ئەو کۆمەلگایە هەیە. خوای گەورە دەفەرمێت لەقەد ئەرسەلنا ڕوسولەنا بالبەیینات، ئێمە پێغەمبەرانمان بە بەڵگەی ڕوون و ئاشکراوە ناردووە. وأنزلنا معهم الكتاب والميزان، خوای گەورە چی ناردووە بە پێغەمبەراندا و چی بۆ پێغەمبەران ناردووە؟ کتابێکی بۆ ناردوون، ئەو قورئانەی بۆ ئەو پێغەمبەری ئێمە ناردووە صلی الله عليه وسلم. والميزان و هەروەها تەرازوویەکی ناردووە بۆچی؟ ليقوم الناس بالقسط، بۆ ئەوەی خەڵکی لە نێوان خۆیاندا دادپەروەر بن. ئەو شەریعەت و بەرنامەی خوای پەروەردگارە کە ناردوویەتی بۆ ئەوەیە ڕێگا بۆ ئێمە ڕوون کاتەوە، بۆ ئەوەیە کە ئێمە لەگەڵ یەکتریدا دادپەروەر بین، لە ڕووی حکومڕانیەوە دادپەروەر بین، هەروەکو پێغەمبەر و خەلیفەکان صلی الله عليه وسلم کاتێک کە حکومڕان بوون دادپەروەر بوون لە نێوان خۆیاندا، بەرەکەتیان بەسەردا دەڕژا، خوای پەروەردگار بەرەکەتی ئاسمان و زەوی بەسەردا دەڕشتن بەهۆی ئەو دادپەروەریەوە. وەختێک یەکێک لە پادشاکانی فارس بە ناوی ڕۆستەم لە یەکێک لە قائیدەکانی موسڵمانان دەپرسێت، پێی دەڵێ ما جاء بكم، ئەو دینەی کە ئێوە هێناوتانە، ئەو بەرنامەیە ئەوە چییە ئێوە هێناوتانە، ئێوە چیتان هێناوە، ئێوە چیتان پێیە؟ بزانت چۆن وەصفی دەکات. پێی دەڵێت خوای پەروەردگار ئێمەی ناردووە لنخرج من شاء من عبادة العباد إلى عبادة الله، خوای گەورە ئێمەی ناردووە بۆ ئەوەی ئینسانەکان فێرکەین واز لە بەندایەتی یەکتر و پەرستنی یەکتر بێنن، تەنها خوای گەورە بە تاک و تەنهایی بپەرستن. بۆ یەکتاپەرستی هاتوین، پەیامی یەکتاپەرستیمان هێناوە، و هەروەها بۆ ئەوە هاتوین کە خەڵکی لە تەسکی دنیا دەربێنین بۆ فراوانی قیامەت، کە دنیایەکی دیکە هەیە زۆر لەو دنیایە فراوانترە، و هەروەها بۆ ئەوە هاتوین کە خەڵک دەربێنین لە زوڵم و ستەمی دینەکان بۆ عەدالەت و دادپەروەری ئیسلام. ئەوا وەصفی ئەو پەیامە دەکات کە ئەوانی پێنێردراوە و هەروەها ئەوان هێناویانە، کەواتە لە ڕووی حکومڕانیشەوە ئەو دینە لە هەر شوێنێک جێبەجێ بکرێت پەیامێکە خێر و خۆشی و ئاوەدانی و تەبایی و برایەتی دروست دەکات، خێر و خۆشی دروست دەکات. بۆچی؟ چونکە ئەو دینە خوای گەورە پێ ڕازیە. وەڕەضیت لەکوم الئیسلامە دینە، خوای گەورە ڕازیە بەو دینە ئیسلامە کە ئێمە جێبەجێ بکەین لە ڕووی تاکەوە و هەروەها لە ڕووی حکومڕانی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە هەموو ڕوویەکەوە کە ئێمە ئەو دینە جێبەجێ بکەین. خوای گەورە بەو دینە ئیسلامە ڕازیە. ئەو دینە نیعمەتی خوای گەورە و چاکەی خوای گەورەیە بۆ ئێمە، پەیامی خدای پەروەردگارە بۆ ئێمە، خێر و خۆشی و ڕەحمەتە بۆ ئێمە. ئەگەر باسی خەلیفەکانی ئیسلام کەین کە لە سەردەمی ئەواندا لە ڕووی حکومڕانیەوە چۆن کاتێک کە ئیسلامیان جێبەجێ دەکرد ئاوەدانی و خێر و خۆشی ڕووی تێکرد بوون، میلەتان چاویان لێ دەکردن، چۆن وڵاتیان ئاوەدان کردبەوە، چۆن دادپەروەریان چەسپاند بوو
بەهۆی ئەو دینە پاکەوە ئەو دینە ئەگەر جێبەجێ بکرێ وەکو خۆی ئێمە هەم لە ڕووی تاکەوە هەم لە ڕووی کۆمەلگاوە هەم لە ڕووی حکومڕانیەوە دەکەوینە ناو ڕەحمەت و خێر و خۆشی ئاوەدانی بۆ ئێمە دێت چاکە و خێر و خۆشی ڕوومان تێدەکات. یەکێک لەو خەلیفانەی کە مەشهور و بەناوبانگە بە خەلیفەی چاکساز و نوێ خواست عومەری کوڕی عەبدولعەزیزە. ئەو پیاوە لە سەردەمی خۆیدا چاکسازی و عەدالەتی چەسپاند. ئەو پیاوە خێر و خۆشی بۆ کۆمەڵگاکەی خۆی هێنا لە ڕووی لە خوا ترسانەوە خێزانەکەی باز دەکات دەڵێ سوێن بەخوا نابینم هیچ کەسێک لەو پیاوە لە خواترس و زاهیدتر بێت نوێژ و ڕۆژووی زیاتر بێت. دەفەرمێ کاتێک کە دەهاتە سەر جێگا ئەوەندە لە خوای پەروەردگار دەترسا لە ترسی خوای گەورە دەلەرزی دەموت بەخوا تا بەیانی ڕەنگە نەژێت. یەکێک لە زانایان باسی دەکات دەفەرمێ سوێن بە خوای گەورە ئەگەر سوێن بخۆم ئەو پیاوە لە خوا ترسترین کەسە سوێن دەکەم ناکەوێت چونکە عومەری کوڕی عەبدولعەزیز لە هەموو کەسێک لە خوا ترستر بووە زاهیدتر بووە دنیا نەویستر بووە دادپەروەرتر بووە. ئەو پیاوە لە خوا ترس و ئەمین و دەستپاکە دەست بە دەست نوێژە عەدالەت و دادپەروەری چەسپاند. دەیفەرموو چەسپاندنی عەدالەت لە دروستکردنی بینا باشترە چونکە دەیفەرموو ئێمە ئەگەر عەدالەتمان هەبێت ژیانمان خۆش دەبێت وڵاتمان ئاوەدان دەبێتەوە بەڵام کۆشکی زۆرمان هەبێ بەس عەدالەت نەبێت ئەوەی کە هەشمانە لە دەستی دەدەین وەکو ئەوڕۆ کە دەیبینین کاکە بە کۆشکەکان بگەنە ئاسمان ئەگەر عەدالەت نەبوو وەختێک دەبێ ئەو زوڵم و ستەمە کۆتایی دێت. هەر وەکو بینیمان کە زاڵمەکان لەناو چوون بەخوا ڕۆژێکیش دەبێت ئەوەی کە هەیە بەهۆی زوڵم و ستەمەوە نەمێنێت و وەکو زاڵمەکانی پێشتر کە لەناو چوون ئەوەی کە ئێستاش هەیە لەناو بچێت. بۆیە دەیفەرموو دادپەروەری و چەسپاندنی دادپەروەری باشترە لە دروستکردنی بینا چونکە بە دادپەروەری وڵات ئاوەدان دەبێتەوە بەڵام بە زوڵم و ستەم ئەوەی کە هەشمانە هەموو دنیاشمان هەبێت لەناو دەچێت و ڕۆژێک دەبێت خوای پەروەردگار سزامان بدە خوا پەناماندات. عومەری کوڕی عەبدولعەزیز لە سەردەمی خۆیدا ژنی بۆ هەموو گەنجان هێنا. ئەو پیاوە چاکساز و ئیماندارە هەرچی گەنج هەبوو ژنی بۆ هێنا هیچ گەنجێک نەمایەوە کە ژنی بۆ نێنێت. بەڵام ئەوڕۆ دەبینین گەنجەکانی ئێمە زۆربەیان ڕوو دەکەنە ئەوروپا و زۆریان لە بەحرەکان و لە ئەودا دەخنکێن دڵیان بە وڵاتیان خۆش نییە. ئەو پیاوە چاکسازە هات ژنی بۆ هێنان یارمەتیدان و هاوکاری کرد و دەستی گرتن بۆ ئەوەی دڵیان بە وڵاتی خۆیان خۆش بێت بۆ ئەوەی کە کار بکەن بۆ ئەوەی کە وڵاتی خۆیان ئاوەدان کەنەوە دادپەروەری چەسپاند. عومەری کوڕی عەبدولعەزیز لە سەردەمی خۆیدا فەرمانی کرد گوتی دەبێ موچەی فەرمانبەرانی دەوڵەت زیاد بکرێت. بۆچی؟ چونکە گوتی بۆ ئەوەی بۆ کارەکەیان خۆیان یەکلاکەنەوە کارەکەیان پێ بکرێت بۆ ئەوەی پەنامە بن بۆ کار و ئیشی دیکە ئاگیان لە ئیشی خۆیان نەمێنێت و ئاگیان لە ئەو کاری نەمێنێت کە لە سەریانە. گوتی دەبێ موچەکەیان زیاد بکرێت بۆ ئەوەی خۆیان تەفەڕوخکەن بۆ ئەو ئیش و کارەی کە هەیەە بۆ ئەوەی ئیشەکەی خۆیان بە چاکیڕایی بکەن. ئەوڕۆ تەماشا دەکەین فەرمانبەران و موچەخۆران لە چه ناخۆشی و ناڕەحەتیەکدا دەژیێن لە چه بێهیواییەکدا دەژیێن. وڵات بۆ ئاوەدان دەبێت یان بە دادپەروەری و بە جێبەجێکردنی ئیسلام. ئایا ئیسلام کاولکاریە یان ئاوەدانی و خێر و خۆشیە؟ ئاوا خەلیفەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوا دادپەروەریان چەسپاند. عومەری کوڕی عەبدولعەزیز لە سەردەمی خۆیدا هەرزانی و ڕزق و ڕۆزی بۆ میلەت هێنا. تەنانەت ئەوەندە ڕزق و ڕۆزی زیاد بوو خەڵک لە خۆشی و ناز و نیعمەتدا بوو هیچ کەسێک نەمابوو کە پێویستیەکی هەبێت یعنی فەقیر نەمابوو. گوتیان قوربان گەنممان لێ زیادە چی لێ بکەین؟ گوتی بیبن لە زستاندا لە چیایەکان داینێن لە چیایەکان ڕۆیکەن بۆ ئەوەی کە باڵندەکان بیخۆن ئەوانیش لە زستاندا بێڕزق و ڕۆزی نەبن و ئەوانیش خواردنیان دەستکەوێت بۆ باڵندەکان. ئێستا ئێمە تەماشا دەکەین لە زستاندا نەوتمان نییە لە هاویندا ئاو کارەبامان نییە بەڵام ئەو پیاوە ئیماندار و دادپەروەرە فەرمووی بڕۆن لەسەر چیاکان ئەو گەرمە ڕۆکەن بۆ ئەوەی کە باڵندەکانیش برسیان نەبێت لە زستاندا. ئەوە عەدالەت و دادپەروەری و ئاوەدانی و خێری خۆشی ئەو دینەیە. ئەگەر ئەو دینە جێبەجێ بکرێت پیاوی ئاوا حکومڕان بێت
ئەوە کار و کردەوەکانی دەبێ و ئەوە دادپەروەری و ئاوەدانی ئەو دینەیە و کە خەلیفەکانی ئیسلام ئاوا مامەڵەیان کردووە و ئاوا ئەو دینەیان چەسپاندووە و ئاوا عەدالەتیان چەسپاندووە. بۆیە هێکێک لە زانایان دەڵێت لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا هیچ کەسێک پێویستی بە ماڵ و سامان نەبوو، ئەوەندە ڕزق و ڕۆزی زیاد بوو، ئەوەندە هەرزانی فەڕاحی بۆ میلەت هێنا، ئەوەندە دەستگیرۆی خەڵکی کرد و هاوکاری خەڵکی کرد. عومەری کوڕی عەبدولعەزیز ئەمانەت پارێز بوو. وەختێک کە ماڵی غەنیمەتیان بەش دەکرد، میوەیەک و سێوێک کە لە ناو ماڵەکەیدا بوو منداڵەکەی داوای کرد، گوتی بە ئەو سێوە هەڵبگرم، حەزی لەو سێوە بوو، حەزی لەو میوەیە بوو، بەڵام فەرمووی هەتاوەکو ئەو ماڵە دابەش نەکرێت نابێ بەبێ ئەوەی پێش ئەوەی کە دابەش بکرێ منداڵەکەی من لەو میوەیە و لەو میوەجاتەیە بخوات کە ماڵی غەنیمەتە، کە ماڵی خەڵکە. ئاوا ئەمانەت پارێز و دادپەروەر بوو. بەڵام ئێستا دەبینین کوڕی زۆرێک لە بەرپرسان بە حیسابی خۆیان نازانن لەسەر حیسابی خەڵک و میلەت ئەوەندە دەوڵەمەند بوون. ئەو فەرمووی نابێت سێوێک هەڵگری پێشەوەی کە دابەش بکرێت. ئاوا عەدالەت و دادپەروەری ئەو دینەیە بەڕێزان. ئەوە خێر و خۆشی ئەو دینەیە وەختێک کە جێبەجێ بکرێت، وەختێک کە ئینسانێکی ئاوا حکومڕان و کار بەدەست بێت، ئەوە خێر و خۆشیە، ئەوە عەدالەتە کە لە ئیسلامدا هەیە. ئەو دینە ڕەحمەتی خوای گەورەیە، نیعمەتە لەلایەن خوای پەروەردگارەوە. ئەگەر جێبەجێ بکرێت لە ڕووی حکومڕانیەوە بەڕاستی وڵات ئاوەدان دەبێتەوە، بەڕاستی خەڵک دەژیێتەوە، بەڕاستی تەبایی و برایەتی دروست دەکات، پێکەوە ژیان دروست دەکات، عەدالەت و دادپەروەری لە هەموو ڕوویەکەوە دروست دەکات. بەڵێ ئەوە کورتەیەکی زۆر کەمە لە دادپەروەری عومەری کوڕی عەبدولعەزیز و هەموو خەلیفەکانی دیکەش بەو شێوازەیە هەندێکیان کەم و کوڕیان هەبووە، بەڵام زۆربەیان بەو شێوازەیە عەدالەتیان چەسپاندەوە، ئاوا خێر و خۆشی و هەرزانی و فەڕاحیان بۆ میلەت هێناوە. کەواتە دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە دەگەینە ئەوەی کە ئەو دینە کە خوای پەروەردگار بۆ ئێمەی ناردووە ئەگەر جێبەجێ بکرێت لە هەر شوێنێک بێت ڕەحمەت و خێر و خۆشی و ئاوەدانیە. خوای گەورە دەفەرمێت ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم، ئەوڕۆ دینەکەتانم بۆ تەواوکردن، ئەو دینە کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە. اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ونعمتي خۆم بەسەر داڕشتن و بۆم تەواو کردن. خوای گەورە ئەو دینەی بە نیعمەت ناو بردووە. ئەو دینە نیعمەتە، نیعمەت چاکەی خوای گەورەیە، نیعمەتی خوای گەورەیە، پەیامی خوای گەورەیە، ئاوەدانی و خێر و خۆشیە بۆ ئێوە خەڵکی نەبزانن. وەڕەضیت لەکم الئیسلام دینە، خوای گەورە فەرمووی من ڕازیم بەوەی کە ئیسلام دینی ئێوە بێت. دووەمیان ئێمە تەنها یەک ئیسلاممان هەیە، ئەوە نییە ئیسلام جیا بێت، بەشی عیبادەتی جیا بێت، بەشی ڕەوشتی جیا بێت، بەشی سیاسەتی جیا بێت. ئێمە ئەوەمان نییە ئیسلامی سیاسی جیا بێت و ئیسلامی عیبادەتی جیا بێت. ئیسلام هەموو یەک ئیسلامە کە خوای گەورە پێی ڕازیە کە لە قورئان و سونەتی پێغەمبەردا صلی الله علیه وسلم بەدەستەیە. ئیسلام یەکەمین شت بیر و باوەڕ و عەقیدەیە، دووهەمیان عیبادەتە، سێمیان ڕەوشتە، ئەنجا چوارەمیان سیاسەت و حکومڕانی و بەڕێوەبردننی دەوڵەتە. وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکەم جار هاوڵانی لە ڕووی بیر و باوەڕەوە تێگەیاند، دوایە پەروەردەی کردن و پێی گەیاندن، ئەنجا عیبادەتێکی دروستیان کرد و ڕەوشتیان جوان بوو، لە نێوان خۆیاندا چاکەکار بوون. دوایی کە چۆ مەدینە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئایەتەکانی حکمی بۆ هات، لەوێدا دەوڵەتی دامەزراند و حکومڕانی کرد. لە دوای وانیش هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم حکومڕانیان کردووە. ئایا ئەوە پێویستی بە بەڵگە هەیە کە بینیەوە ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن بووە، چۆن حکومڕانی و دەسەڵاتی گرتوتە دەست و چۆن دەوڵەتداری کردووە کە خۆی سەرۆکی دەوڵەت بووە. ئێمە تەنها یەک ئیسلاممان هەیە، ئەویش لە قورئان و سونەتدا بەرجەستەیە، پەیوەستە بە هەموو بوارەکانی ژیانەوە. ئەو ڕەونامێ بگوترێکا کە ئیسلامی سیاسی جیاوازە و ئیسلامێکی دیکەش جیاوازە. ئایا دوو ئیسلام لەکوێدا هەیە؟ یەک ئیسلامە کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە، پەیوەستە بە هەموو بوارەکانی ژیانی ئینسانەوە، هەموو لایەنەکانی تێدایە. خوای گەورە ناردوویەتی، خوا پێی ڕازیە، ناگونجێ لایەنێکی تێدا بێ بەڵام لایەنێکی دیکەی فەرامۆش کردبێت. ئەو دین و شەریعەت و بەرنامەیە دینێکی تێر و تەسەل و تەواوە لە هەموو ڕوەکانەوە. هەر کۆمەڵگایەک پێیەوە پابند بن، وعد و بەڵێنی خوای پەروەردگارە. خوای گەورە بەرەکەتی ئاسمان و زەویان بەسەردا دەڕێژێت،
خوای گەورە نیعمەت و شاکیان بەسەردا دەڕێژێت برایەتی و تەبایی و ئاوەدانیان بۆ دێنێت خوای پەروەردگار ئەو میلەتە و ئەو خەڵکە دەکاتە برا و تەبا ئەو کەسانە عەدالەتیان لە نێواندا بەرپا دەبێت و خێر و خۆشی ڕوویان تێدەکات دەپاڕینەوە خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەین وامان لێ بکەی کە پابەندی ئەو ئیسلامە بین وامان لێ بکەی کە ئەو ئیسلامە جێبەجێ بکەین وامان لێ بکەی کە ڕوومان لەو دینە پیرۆزەی تۆ بێت لە هەر شوێنێک بین پابەندی ئەو دینە پیرۆزە بین یا ربی خوایە بە ئیمانەوە بمانژێنی یا ربی خوایە بە ئیمانەوەش بمانورێنی یا ربی خوایە گیان وامان لێ بکەی کە ئەو دینە لە نێوان خۆماندا جێبەجێ بکەین بەرپای بکەین ئەتۆش بەرەکەتی ئاسمان و زەویمان بەسەردا بڕێژی ڕەحمەتی خۆتمان بەسەردا بڕێژی یا ربی خوایە لەو دینە پیرۆزەی خۆت حاڵیمان کەی خوایە وامان لێ بکەی پابەندی ئەو دینە پیرۆزەی تۆ بین یا ربی خوایە عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی یا ربی خوایە گیان بەختەوەرمان کەی لە دنیا و لە قیامەت وامان لێ بکەی پابەندی ئەو دینە پیرۆزەی تۆ بین یا ربی خوایە ئەتۆش لێمان قبول کەی خوایە سەربەرز و عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی لەسەر کەلیمەی تەوحید بمان ژێنی و لەسەر کەلیمەی تەوحید بمان برێنی لە ڕۆژی قیامەتیشدا لەسەر ئەو کەلیمە زیندومان کەیەوە لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر و دۆزەخ پارێزراومان کەی هەمومان بەیەکەوە لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا کۆ بکەیەوە آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين